پێچەوانەی ئەوەی کە ڕژێمی ئێران و بەرەی مقاومە لە عێراق بانگەشەیان بۆ دەکرد. ئێران بە 2 درۆن هێرشی کردە سەر گوندی زەرگەزەوی لە پارێزگای هەولێر. یەکێک لە درۆنەکان بەرماڵی موسا ئەنوەر کەوت. لە ئەنجامدا خۆی و هاوسەرەکەی موژدە ئەسعەد گیانیان لەدەستدا. 2 منداڵەکەی کە لە ژوورێکی دیکە بوون ڕزگار کران. ئەوەندە نێزیک بەوەندە نەوی بوو گوتم تەواوە لە دەماشای سەختمە کرد گوتم ئەوە لێیدا تەواو ینی بەخۆم لە گیانی خۆم ترسام بەس کە دەنجی تەقینەوەکەی هاتینە دەرێ تەماشام کرد ماری شەهید موسای بوو بەخۆ بە خێزانی لە غورفەی پاش بووە لەوێ شەهید کرایە بەخۆشی لە حەمام لە پێش دەرکە حەمام یعنی بینی غورفەی نەوم و حەمامی لەوێ کەتیە ئەوە بەخۆی دووەمی شەهیدە لەو عایلەی تەکە چارەمی شەهیدە لە یەک بەرەبابی چارەمی شەهیدە بەس لەو ماوەیە کە لە شەڕی دەحشوو ئەتا ئێستا. پاش بە خاکسپاردنیان دانیشتوانی گوندەکە بەشێکی دیکە لە لاشەی هەردوو هاوسەرەکەیان لەژێر داروپەردووی خانووەکەدا دەرهێنا و لە گۆڕێکی جیادا بە خاک سپێردرا. قۆری ئافرەتەکەیە لێرە و کەڕا بە کاملی لەگەر ئاسەوارەکانی وەکو پەراس و کەلەی سەر و ئەوانە علاقەکەمان پڕ کرد و بەزیا شوشتمانەوە و شاردمانەوە. بووکەڵە و نەعلەکانی مەلین و دلین دوو کچەکەی موسا لە نێو خانووەکەدا بڵاو بوونەتەوە. هێرشەکانی ڕژێمی ئێران لێرەدا سۆزی دایک و باوکایەتی لە 2 منداڵ وەرگرتەوە. کونسوڵی ڕژێمی ئێران لە سلێمانی ڕایگەیاند کە ئەوان و گروپەکانی بەری مقاومەش شوێنێک ناکەنە ئامانج ئەگەر هێزەکانی ئەمریکا و بەرژەوەندیەکانی ئەوانی تێدا نەبێت. بەڵام ئەوەی لە دیمەنەکەدا دیارە پێچەوانەیە. بەهۆی هێرشی کوێرانەی ئێران و گروپەکانی بەری مقاومەوە هیچ ناوچەیەک لە کوردستان بە پارێزراوی نەماوەتەوە. دانیشتوانی گوندەکە جەخت لەوە دەکەنەوە کە ناوچەکەیان هێزی سەربازی و بیانی تێدا نییە بە ئامانجگرتنەکەی تاوانی جەنگە و دەبێت سنوورێکی بۆ دابنرێ. بە خودای ئێرە سەربازگە لێ نە بارەگاچیدا لێ نە ڕەبتی بە ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی تر تەنها فقط خەرکەچی کاسبی گوندنشین و خەرکی فەلاحەتی و کەسابەتی وەزیفە و هەرێکە بۆ شتێکی مژوڵە بەڵام جارە قەدەر و شانسیوانە هەبوو بووە. لە سەرەتای جەنگەوە تا ئێستا زیاتر لە 650 درۆن و موشک ئاراستەی هەرێمی کوردستان کراوە. لە ئەنجامدا 16 کەس گیانی لەدەستداوە. سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند هێرشەکان قوبوڵکراو نییە و بە تەواوی ڕەتکراون. سەرۆکی هەرێمی کوردستانیش بە تاوانی جەنگ پێناسەی کرد. هونەر ئەحمەد دەنگی ئەمریکا هەولێر.